دوو پێشهاتی گرنگ سەبارەت بەو کەسانەی کە یەکەم کارتی بانکیان بەکارهێناوە بۆ بردنە دەرەوەی دۆلار، دووهەم بە نرخی فەرمی دۆلاریان وەرگرتۆ بە مەبەستی گەشتکردن و گەشتیان نەکردووە. لە ڕاستیدا ئەو پرسیارانەی بە دەوری چارەنووسی ئەو کەسانەی کە خاوەنی کارتەکانن و ئەو کەسانی کە بازرگانیان بە کارتە بانکەکانەوە کردەوە بە مەبەستی بردنە دەرەوەی دۆلار بۆ دەرەوەی عێراق و ڕاکێشانی لەوێ بە نرخی فەرمی و بەدراوی ئەو وڵاتانە پرسیارێکی زۆر دووبارێ و ڕۆژانە ئەو پرسیارانەمان لێکرێ. لە نوێترین پێشادا بانکی مرکزی وەڵامێکی کۆتایی بەم پرسەدایەوە و ڕایگەاند هەموو ئەو کەسانی کە دۆلاریان بردۆتە دەرەوە لە ڕێگەی کارتە بانکەکانەوە وەکو سپیکردنەوەی پارە مامەڵەیان لەگەڵ دەکرێت و ڕەوانەی دادگا دەکرێن بۆ مامەڵەکردن لەگەڵیان بە پێی یاسای ژمارە 39 ساڵی 2015 کە تایبەتە بە سپیکردنەوەی پارە و تەمیولکردنی ئیرهاب و لە چوارچێوەی ئەم یاسایەدا کە یاسای مکافحەی غەسیل الئەموال و تەمیولی ئیرهابە مامەڵەیان لەگەڵ دەکرێت. بێگومان ئەمە پرسێکی گرنگەوە پرسێکی مەترسیدارە، پێویستە هاوڵاتیانی ئێمە لەمە ئاگادار بن و هیچ کەسێکە کارتی بانکی هەیە ڕێگە نەدات بازرگانی پێوە بکرێت، چونکە بێگومان ئەمە کێشە بۆ ئەو کەسانە دروست دەکات لە ڕووی یاساییەوە. خاڵی دووهەمیان ئەوەیە کە دیوانی چاودێری دارایی عێراق راپۆرتێکی وردی ئامادەکردووە سەبارەت بەو کەسانەی کە پارەی گەشتیاریان بە نرخی فەرمی وەرگرتووە و دواتر گەشتەکان نەکردووە. ژماری ئەم کەسانە لە ئێستای عێراقدا لە ماوەی ساڵێکدا دەکاتە 110,000 کەس. 110,000 کەس دۆلاریان بە نرخی فەرمی لە بانکی مرکزی وەرگرتووە و گەشتیشیان نەکردووە. دیسانەوە بانکی مرکزی وەکو اختیلاسی ماڵی مامەڵە لەگەڵ ئەمانە دەکات و کەسی قانونیان بۆ دەکاتەوە. هیوادارم ئەم پرسات تەنها ڕێنمایی و بەرچاوڕوونی بێ بۆ هەموو ئەو کەسانەی لەم بابەتیان نیازی کارێکیان هەیە یان کارێکیان کردووە. ئومێدەکەم هەموو لایەک دوور بن لە گیر و گرفت و سەر ئێشەی یاسایی و ئیداری. ڕێزم بۆ هەموو لایەک.